ئەمڕۆ کۆڕبەندی وەبەرهێنان و ئابووری دەکرێتەوە و کۆڕبەندەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت و دەستگای میدیایی کورسات بۆ ماوەی ئەم 3 ڕۆژە وردەکاری و گرنگی کۆڕبەندەکەتان بۆ دەگوازێتەوە. مەڵێ من نەچمە لای چەند کۆمپانیایە کە بەشدار بوون لە کۆڕبەندەکەیە. سڵاوت لێ بێم کاتت باش بەڕێستان وەکو کۆمپانیای کۆ بەشدار بوون لە کۆڕبەندەکەیە ئەگەر ئەمەژە بە کۆمپانیەکەتان بیت و باسمان بۆ بکەیت سەبارەت بە گرنگی ئەم کۆڕبەندە و گرنگی ئێوە لەم کۆڕبەندەیە. ئێمە پرۆژەکانی مارکاستی ڕۆڤارستی بیرڤان تاوەرس ئێمجی تاوەرز و سولیڤی و بۆ جاری دووەمە بەشداری دەکەین لەم کۆڕبەندە کە تایبەتە بە ئابووری و وەبەرهێنان لە شاری سلێمانی. ئەم کۆڕبەندە بە مەبەستی بەرەو پێشبردننی زیاتری کەرتی ئابووری و پیشاندانی تواناکانی گەنجان و ڕەخساندنی هەلیکار بۆ دانیشتوانی شاری سلێمانی بەڕێوە دەچێت. مەبەستی بەشداریکردنی ئێمە لەم پێشانگایەدا بەرەو پێشبردننی ئاوادانکردنەوەی خزمەتکردنی زیاتری شاری سلێمانی و دانیشتوانی شاری سلێمانیە. کۆمپانیەکان زۆرینەی کۆمپانیەکان چەند ئۆفەرێکیان دیاری کردووە بۆ ئەمڕۆ. ئۆفەرەکانی ئێوە وەکو کۆمپانیەکە خۆتان وکو ئەو بەشانەی کە بەشدار بوون لە کۆڕبەندەکەی ئۆفەرەکانتان پێکاتۆ لە چی؟ بەڵێ ئێمە لەم ڕۆدا هەر بە ڕێزێکە سەردانی پێشانگاکە دەکات و سەردانی بوسی ماوەرکە و پرۆژەکانی ترمان بکات. ئۆفەرێکی تایبەتمان هەیە کە کار ئاسانیەکی تەواوەکەین لە کڕینیەکەکاندا هاوکارە بین لە ئۆفەرەکە هاوکارە بێت لەوەی کە لە پێشەکی و لە ماگانەکەی کە کارەسانێکی تەواوەکات. مەڵێ دەسێ خۆش بێت. سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەشداریکردن. ئازان و خۆشەویستان لەگەڵتان بەرداوام بینەوە چینە لای کۆمپانیایەکی دیکە تا بزانین ئۆفەرەکانی ئەوان چیە و چۆن بەشداری کۆڕبەندەکەی ئەمڕۆیان کردووە. سڵاوتان لێ بێم کاتەوە باش. بەخێر بن. سەرچاو. بەڕێستان وەکو کۆمپانیای کۆ بەشداری ئۆفەرەکانتان چییە کە ئەمڕۆ بەشدار بوون لە ئەم پێشانگایە و باسمان بۆ بکەیت سەبارەت بە گرنگی بەشداربوونتان لە کۆڕبەندێکی لەم جۆرەیە کە بۆ دووەمین ساڵە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. بێگومان ئەم کۆڕبەندەیەکە لە کۆڕبەندە گرنگەکانی بواری ئابووری و واری بیناسازی لە شاری سلێمانیدا و ئێمە ژۆک کۆمپانیای بێستون کە وەکالەتی شیشی ماسمان هەیە کە گەورەترین کارگەی پیشەسازیە لە شەرقی ئەوسط. تقریبا ئەتوانم بڵێم لە هەموو عێراق و لە شەرقی ئەوسط شتێکێکە لە کارگە نوخبەکان. ئێمە وەکو کۆمپانیای بێستون کۆمەڵی ئۆفەراتی زۆر باشمان هەیە بۆ مەشروعەکان بە تایبەتی و بۆ ئەو بینایانانی کە تازە لە دروستکردنان. ئێمە جگە لەوەی کە ئۆفەرمان هەیە بۆ بیناکان بۆ مەشروعەکان، ئێمە ئۆفەراتی ترمان هەیە بۆ وەکیلەکانمان لە سەرتاسەری عێراقدا، چونکە ئێمە تەنها لە سەر ئاسی شاری سلێمانی ئیش ناکەین بەڵکو لە سەرانسەری تەواوی عێراق ئیشەکەین. لە زاخۆ تاوەکو فاو وەکیلمان هەیە و بەردەوامی لە دابەشکردن و وجودیەتی شیشی ماس لە تەواوی شارەکانی عێراقدا هەیە بنیەتی هەیە. سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەشداریکردنت. بەڵێزان و خۆشەویستان لەگەڵتان بەرداوامە بین و دەچینە لای چەند کۆمپانیایەکی دیکە تا بزانین هۆکاری بەشداربوونیان یان گرنگی بەشداربوونیان لە ئەم کۆڕبەندەیە. ئەم کۆڕبەندە کە بۆ ماوەی 3 ڕۆژ لە شاری سلێمانی بەردەوامە بێت چی دەبێت. بەڵێ چینە لای ئەم کۆمپانیایە. سڵاوتان لێ بێم کاتان باش. بەڕێستان وەکو کۆمپانیای کۆ بەشدار بوون لە بەڵێکۆن لە ئەو کۆڕبەندەکەی ئەم ڕۆیە کە بۆ ماوەی 3 ڕۆژ لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. بەڵێ وەکو کۆمپانیای دایک ئێمە بەشدار بووین. پرۆژەکەشمان پرۆژەی شاری بابان ستیە کە پێکاتۆ لە مەجموعەیەک ئەیمارە کە نزیکەی بڵین 26 ئەیمارەیە. دوانیان بازرگانیە و 24ەکەی کەشی نیشتەجێ بوونە. بڵێ ئۆفەرەکانتان چییە کە ئێوە ئەمڕۆ هەندێک لە کۆمپانیەکان و بڵین زۆرینی کۆمپانیەکان چەند ئۆفەرێکیان هەیە کە بەشدارە بن لە کۆڕبەندەکەی ئەمڕۆیە. ئۆفەرەکانی ئێوە چییە و پێتان وایە تا چەند گرنگە کۆڕبەندی لەم جۆرە لە شاری سلێمانیا کراوەتەوە و لێک نزیک بوون و لە نێوان کۆمپانیەکانە دروستەکە؟ بەڵێ ئۆفەرەکانی ئێمە کە ئەمڕۆ دامان ناوە کۆمەڵێک دیاریمان داناوە و کۆمەڵێک پرسیار و جوابە و ئیتروکانی لەسەر شاری بابان. طبعا پێم خۆشە ینی خۆشە هەموو ساڵێک ینی لەم جۆرە کۆڕبەندە دووبارە بکرێتەوە.
سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشدار بوونت بەڵێزان و خۆشەویستان لەگەڵتان بەردەوام بین و ئەچینە لای کۆمپانیایەکی دیکە کە چەنەها کۆمپانیا چەنەها کۆمپانیای گەورە لە بواری وەبەرهێنانە ئەمڕۆ و بۆ ماوەی ئەم سێ ڕۆژە لە کۆڕبەندی ئابووری وەبەرهێنان لە شاری سلێمانی بەردەوام من سڵاوت لێ بێم کاتەوە باش بەڕێستان وەکو کۆمپانیای تۆ لە کۆڕبەندی ئابووری وەبەرهێنان لە شاری سلێمانی بەشدارە. سڵاوتان لێ بێ قوربان سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ کورسات ئێمە وەکو ئەپلیکیشنی هۆملی لە کۆڕبەندی ئابووری وەبەرهێنان بەشدارین. ئەپلیکیشنی هۆملی ئەپلیکیشنێکە لە مەجالی ئیشعقاری پرۆژەکان بە چوار زمان کوردی عەربی ئینگلیزی تورکی دەبینن. ئەم هەموو مەشروع لێرەیە ئەم هەموو پرۆژە لێرە شار وردە بەرەو گەورە بوونا بەرەو زیاتر بوونا. خەڵک بەڕاستی کاتی ئەوەی نییە بتوانێت پرۆژە بگەڕێ یاخود دەرفەتی نییە بۆی ناکرێت بۆی ناگونجە یاخود شار زۆر قەرەباڵغ بووە یاخود کاتەکان کەم بۆ تۆ خەڵک مەشغوڵ بووە بۆ لەناو ئەم پلاتفۆرمە ئێمە لەناو ئەم ئەپلیکیشنی ئێمە زۆر بە ئاسانی ئەتوانێت هەر خانوویەکێوێ هەر شوقێکێوێ هەر بینایەکێ یاخود هەر مڵکێکێوێ زۆر بە ئاسانی بیدۆزێتەوە بە چوار زمان کوردی عەربی ئینگلیزی تورکی. بۆیە ئێمە یارمەتیدەرێکی زۆر باشین لە بۆ خەڵکی کاتێککە ئەوەی ناتوانێت سەردانی ئەم مەعرەزە بکە لەوێ ئەتوانێت بە جۆرە لە جۆرەکانە ناو ئەپلیکیشنەکەەوە هەموو ئەم پرۆژە و خان و شوقانە بینێ کە لە هەولێر سلێمانی دهۆک بەغدا بەسڕایە هەن کە ئێستا لە دنیای ئەم جۆرە پلاتفۆرمانە زۆر لە بەرەو پێرسوونە واتە ئێمە تەکنۆلۆژیان ئەم تەکنۆلۆژیای یارمەتیدەرێکی زۆر باشی ئەم پرۆژانەیە تاوەکو بازار سازیەکی زیاتر بکەن و تاوەکو ئەم مەشروعانە تەنها تەرکیزیان لەسەر مشتری سلێمانی نەبێ تەرکیزیان لەسەر بەغدا بێ لەسەر بەسڕا بێ لەسەر دەرەوەی وڵات بێ. سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت ئەزانە خۆشەویستان لە کۆڕبەندی ئابووری وەبەرهێنانی لە شاری سلێمانی کە بۆ ماوەی سێ ڕۆژ بەردەوام بێت دەچینە لای کۆمپانیایەکی دیکە کە ئەمانیش بە هەمان شێوە بەشدارن لە کۆڕبەندەکەدا. سڵاوتان لێبێم کاتتان باش بەڕێستان ئەگەر ئەمەژە بە کۆمپانیەکەتان بن و چۆن بەشدارن لە کۆڕبەندی ئابووری وەبەرهێنان لە شاری سلێمانی. طبعا بەتاکید ئەم کۆڕبەندە ئێمە بەشداریمان کردو بە حکمی پرۆژەیەکی ژیانەوەمان هەیە خانوبەرێ لەگەڵەوە ئەم ساعتی ئاوامان هەیە ئیتاڵیە کە وەکیلی سەرکی عێراقین ئێستا لە کوردستانە خۆمانی بەستین. خۆشحاڵ بووم بووی کە زیاتر کاڵەکانمان بگەین بە هەرێمی کوردستان و بە عێراق. گرنگی ئەم جۆرە کۆڕبەندانە چییە؟ گرنگی ئەم پێشانگایە چییە کە بۆ ماوەی 2 ساڵە بۆ دووەمین جارە لە شاری سلێمانی ئەکرێتەوە؟ ئەمە تاوان شتێکی زۆر باشە لەبەرەوەی خەڵکێکی بیانی خەڵکێکی یەت سێری کوالیتی شتەکانە کات و ئەم وەکالەتانش کە هەیە لە هەرێمی کوردستانە خەڵک پێزانێت کە ئەم شتانە ئێستا بە تایبەتی ئەم ساعتی ئاوایان ئەم ئیشی بیناسازی شتانە کە لە هەرێمی کوردستانە ئێستا یەکەمین بە تایبەتی شاری سلێمانی. سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەشدار بوونێت. ئەچینە لای چەند کۆمپانیایەکی دیکە کە ئەوانیش بە هەمان شێوە بەشدارن لە کۆڕبەندی ئابووری وەبەرهێنان لە شاری سلێمانی کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. سڵاوت لێبێم کاتت باش ئاماژە بە کۆمپانیەکەتان بیت. زۆر سپاسەکەم بە خێراتی کەناڵەکەتانەکەم. ئێمە ئەمڕۆ وەکو HSC گروپ بەشدارین کە لە ئێستا خاوەنی دوو پرۆژەی سەرەکی ناو شاری سلێمانین دڵی شار کە دەکەوێتە شەقامی سالم لەگە پرۆژەی دیناستی کە دەکەوێتە گەڕێکی کازیوەیت و بوونی ئەم جۆرە کۆڕبەندانە بوونی ئەم چالاکیانە بوونی ئەم پێشانگایانە تا چەند گەرم و گوڕی و جموجۆڵێک لە ناو بازارە بە تایبەت شاری سلێمانیا دروستەکە بە تاکید گەرموگوڕێکی زۆر خاتە بازارەوە هۆکارەکەشی ئەوەیە هەموو کۆمپانیەکان لە شوێنێک کۆ بنەوە هەموو پرۆژەکان لە یەک کاتە کڕیار ئاسانترە بێت کە بۆ کڕیار ئاسانترە بێت کە بڕیار بات کام یەکەی پێ باشە کام پرۆژەی پێ باشە لە ڕووی کواڵەتیەوە بێ لە ڕووی لۆکیشنی پرۆژەکەەوە بێ بۆیە ئاسانکاریەکی زۆرە بۆ کڕیار لە ڕووی کۆمپانیەکانیشەوە شتێکی زۆر باشە توانین لە یەک کاتە هەموو ئۆفەرەکانت عرضکەی بۆ کڕیارەکان. سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشدار بوونتان. بەڵێزانە خۆشەویستان کۆڕبەندی ئابووری وەبەرهێنان لە شاری سلێمانی بۆ ماوەی 3 ڕۆژ بەرداوام بێت لەمڕۆوە دەکرێتەوە و پێشانگایەک لە هەمان کاتدا دەکرێتەوە لە کۆڕبەندەکەدا کە چەندین کۆمپانیا وەبەرهێنان لە پێشانگاکەیە بەشدارن و هاوڵاتیان ڕۆژانە لە کاتژمێر 11 بۆ 7 ئێوارە ئەتوانن سەردانی ئەم پێشانگایە بکەن کە هەریەک لە کۆمپانیاکان چەندین ئۆفەریان هەیە بۆ ئەو بەشداربوانەی بۆ ئەو هاوڵاتیانەی کە سەردانیانەکەن. پێشانگاکە لەمڕۆوە دەکرێتەوە هاوڵاتیان ئەتوانن سەردان بکەن و ئەو گەنجانەی کە یان ئەو خاوەن بڕوانامانەی بڕوانامەی زانکۆ خاون بڕوانامەی پەیمانگاکان کە بە دوای هەلی کارە ئەگەڕن ئەتوانن سەردانی ئەم کۆمپانیای بکەن کە چەندین کۆمپانیا هەلی کاری ڕەخساندووە بۆ ئەو کەسانەی سەردانیانەکە.